دڵنیابن لەمڕۆ دەستی پێکرد هەتاکو باڵێن شارەزایان لە بواری کشت و کاڵ و ژینگە ڕێمان پێ بدەن ئێمە بەردەوامە بین ئەوەندەشی کە چوونە ناو ساڵێکی ترەوە لە بەهاری ساڵی داهاتوو دیسان ئەم حەملانە دەست پێکە ئەوە ئەم حەملێ تەنها ناو شار ناگرێتەوە قەزاوناحەکان شیەکرێتەوە و ئەو شوێنانی کەەوە لە هەر شوێنێک خەڵکێک هەبێت ئێمە دارێکی لە زەرعەکەین کە نەتیجا بێت 170 زەردارەکە تەواو بکەین جگە لەوەش پرۆژەی ترشمان هەیە بۆ سەوزکردن ئێمە پرۆژەکانمان تایبەت بە باخچەکان ئەم ساڵتر زۆربەی تەواو بێت برادرانی شارەوانی ئەوە خەریکی و پرۆژانن ئەوە دیسانەوە سەوزکردنی کەرکووکە و لە ساڵی 2026 لێستەوە ئیعلانەکەین گەورەترین باخچە لە ڕێی هەولێرەکەینەوە هەولێر شۆرا و ئەو منتیقەیە و لێستەوە باخچەکە ناومان ناوە باخچەی دایک بۆ هەموو دایکەکانی کەرکووکە بێت.